ئەوە تۆیەتا لیڤنە کە لە وڵاتی سین دەستمێ دەکرێت بۆ سین و تایلەند و تایوان و ئەو وڵاتانە بەردەستە لەمان کاریشدا ئێستا هاتیتە ماڕزەکانی کوردستان لە ئەم کاریشدا سیارەکە هایبردە بۆ 100 کیلۆمەتری 3.9 لتری دەخواتن بە یەک تانچی نزیکەی 1000 بۆ 1100 کیلۆمی ئەو سیارەی لە چییە بۆ نمونە تانچەکەی زۆر بچووکە نزیکەی 30 لتر دەگریەگە سفڕی بەس کەس بە سفڕی تانچی ناستە بەنزیخانە ئەکید بە چەند لترێکی تێدا یانە توکە دەچی فولی دەکەی بۆ نمونە بنزینەکی محەسەن یان نۆرمالی تێدەکەی 35,000 دەچیتن 30 لتر 35 لتری ئەو پەڕی تێدەکەی لە هەمان کاتیشدا 1000 بۆ 1100 کیلۆمەتر پێی دەڕۆی و ڤیددیۆی ڕڤیوی کاملی ئەو سیارە لە هەموو ڕووەکەوە بۆ جوانە ئینشاڵڵا بەردەست دەبیتن بە چەناڵی یوتیوبەکەم بە ناوی دابارز یونیڤەرسم لە هەمان کاتدا لە تیکتۆک محاوڵ دەکەم بە شۆرتی بچووک دایبنێم و ڤیددیۆیەکە